ئەڵمانیەکان بەوە ناسراون کە زیاد لە پێویست بیمەیان هەیە. بەپی ئامارەکانی دەستگای بەکاربەر ساڵانە هەر چاکێکی ئەڵمانی زیاد لە 2000 ئۆیرۆ بە بیمە دەدات. لە ئەڵمانیا بیمەی کۆمەڵایەتی هەیە کە لە ڕێگەی یاسا و دەستنیشان کراوە، هەروەها بیمەی تایبەت هەیە. بەڵام پێویستە لە ئەڵمانیا هەموو کەسێک بیمەی تەندروستی و بیمەی بەرپرسیارەتی کەسی هەبێت. لە پەنا ئەم بیمانەدا بیمەی گەشتکردن بۆ دەروی وڵات و هەروەها بیمەی تەندروستی گەشتکردن گرینگە. دەمانوێت بزانین چکە ئێستا کاتی گەشتکردنە لە ئەڵمانیا تا چەند خەڵکی ئەم وڵاتە گەشتەکانیان بیمە دەکەن و هەروەها بۆچی گرینگە کاتە دەچیتە دەروی وڵات بیمەت هەبێت. بە تێکرا ساڵانە نزیکی 55 میلیۆن کەس لە ئەڵمانیا گەشت دەکەن. ساڵی 2019 71 میلیۆن ئەڵمانی گەشتیان کردووە. ئەم ساڵیش وا چاوەڕوان دەکرا ساڵێک بێت ژماری پێوانی تێپەڕاند بێت. بەڵام بەهۆی کەشی کەمی کارمەند لە فڕۆکەخانەکان و پەتای کۆرۆناوە ڕۆژانە بەشێک لە گەشتەکان کانسل دەبن. پێم وایە ئێستا زۆر گرنگە کە بیمەی گەشتکردنت هەبێت. مەترسی زۆر هەیە. ئێستا تەماشا بکە. کۆرۆنا هێشتا تەواو نەبوو و تەواو نابێت. هیچ ستافێکی زەمینیمان نییە لە فڕۆکەخانەکە. ئەمەش دەبێت هۆی ئەوەی کەس نازانێت گەشتەکە ئەنجام دەدرێت یان نە. لا هەندێک بارودۆخیشتا زۆر گران دەبێت ئەگەر بیمەی هەڵۆشانەوەی گەشتەکەت نەبێت. Ich schließe keine Reisetrittsversicherung ab. بیمەی هەڵۆشانەوەی گەشتم نییە. متمانم هەیە هیچ کێشەیەک ڕوونادات. کاتی بڕێنی تیکت نەخێرم لێدا. ڕەنگە گرنگ بێت کە گەشت بۆ دەرەوە بکەین. لەوانەیە لەم کاتانەدا زۆر هەڵەڕوو بدەن و زۆر گەشت هەڵبوەشێننەوە، بەڵام زۆر گرانیشە. هەر گەشتیارێک ئەگەری توشبوونی کێشەی ونبوونی جانتا و کانسل بوونی گەشتەکەی هەیە. ئالەند ئەفدل گەنجێکی کوردی تەمەن 27 ساڵە و بەشی بیمەی خوێندووە و ماوەی 7 ساڵە لەو بوارەدا کار دەکات. باسی گرنگی بیمەمان بۆ دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو گرفتانە. gelek baştır heke mirovî berî biçte sefrê mirovî ew temîn çekirî bît. Ya hey bû behsê kir bû nesaxiye heke tu sefra xwe nesax bî ya hey berî tu çe sefra xwe belkî nesaxiyek bête te an mirovekî mala te nesax bîtin û tu neşe çe sefra xwe bû hindê tu şey تأمينك بجري بجني ألماني غير Rücktrittsversicherung أو بهندية هكذا نكاتو نشيء تأمين خوتشين كبيجي كتاي نصاغبوي أوان بارا أبد شتاتشوين شنكت نشيء تسافرخو أوان بارا دي تأمين تداتن. لألمانيا 5 بیمەی گرنگکان کە ناچارین و دەبێت هەموو کەسێک هەیبێت. ئەوانیش بیمەی تەندروستی، بیمەی خانەنشینی، بیمەی بێکاری، بیمەی چاودێری کاتی پەککەوتوی و بیمەی ڕووداوەکان. ئەگەر خاوەنی مڵک بیت بیمەی خاوەن ماڵەکان زۆر گرنگە. لە بەشی بیمەی تایبەتدا واتە پرایڤت، بیمەی بەرپرسیارەتی تایبەت و بیمەی ئۆتۆمبیل و بیمەی پاراستنی یاسایی و بیمەی ڕووداوی تایبەت هەن. ئاڵاشاڵی ڕووداو ئەڵمانیا